دیاردەیەم جارەمان بڕوامان بۆیە کە لەسەر دیاردەیەکی هەستیار قساکەین و بۆیە ئەمانەیە زۆر بە هەستیاریەوە و زۆر بە ڕاشکاویەوە لەسەر ئەم دیاردەیە قسە بکەین. دیاردەی ئەم جارەمان دیاردەی زوو دەوڵەمەندبوونی ناتەندروستی بەشێک لە خانمانە لە کوردستانە. هەڵبەتە قسەکەی ئێمە ئەوە نییە ئەم بابەتەمان بە شخصی وەرگرتە بێ یان مەبەستمان چەند کەسێک بێت یان بەبەستمان چەند سەد کەسێک بێت. دیاردەکەی ئێمە و باسکردنمان لەم دیاردەیە هەستکردنمانە بە بەرپرسیارەتیە کە وەکو ڤایرۆسێک بەشێکی زۆر لە خەڵک دوایەوەی کە لە سۆشیال میدیا ئاماژەمان پێیا بەرنامەیەک لەسەر ئەم بابەتە دروست دەکەین، بەشێکی زۆری خەڵک وەکو ڤایرۆسێک ئەم بابەتە لە قەڵەمەیە. خانم هەیە بۆی نووسیوم کچەکەم 12 ساڵە خواخوایەتی بێ بە 18 و 16 ساڵ و فیلەر و بۆتۆکس و ئەوە بکات لە پێناوی ئەوەی کە دەوڵەمەندێک یان سەرمایه‌دارێک یان سیاسیەک ڕاو بکات و بگات بە خەونە مادیەکانی. لە کاتێکا کە ویستی من ئەوە بۆ کە کچەکەم ببێتە خاوەن پیشەیەک لە ڕێی خوێندنەوە، بە نمونەی دکتۆرێک، بە نمونەی ئەندازیارێک، بە نمونەی چی و چی و چی و چی و چی. بەدێوی ترا ئەم دیاردەیە قوربانی ئێجگار زۆری بە بێدەنگی لەم کۆمەڵگایە لێکەوتۆتەوە. لەم بەرنمەیە سەرباری چەندین قوربانی کە پەیوەندی پێوەکردین، ئێمە دوو قوربانیمان وەرگرتووە کە بەڕاستی کە گوێی لێگریت کە گوێبیستی چیرۆکەکانیانە بیت، یعنی بە جۆرێک خەمداتەگرێکە اینجا ئەزانیت کە ئەم دیاردەیە چکاریگەریەکی لەناو سووچ و قوشببوونی ئەم کۆمەڵگەیە بە بێدەنگی جێشتووە. دووبارەیەکەمەوە لەوەی کە ئێمە نامانێ خوا نەخواستە تەشیر بە هیچ کەسێک بکەین. من بۆ خۆم وێنەی هیچ کام لەو بەڕێزانەی کە لە پڕبوون بە کوڕێک لە خەیاڵ و لە پشتی سەری منانیە و لە خەیاڵ و پشتی سەری هیچ کام لە میوانەکانیشان نییە. بەڵام قسەکەی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەمانەیە وڵاتێکی تەندروست بەرهەمبێنین، ئێمە ئەمانێت دەستمانە بێ لە بنیاننانی وڵاتێکە کە زۆرترین کایەکانی بە شێوەی تەندروستی و بە شێوەیەکی نۆرمال گەشە بکات، نەک بەم شێوە شۆی کە هەمومانی تەپ و تۆزاوی کردووە. ئەم دیاردەی ئێمە باسیەکەین لە دووڕیانێکە گیری خواردووە کە بەشێک لە خەڵک پیان وایە کە ئەم زوو دەوڵەمەندبوونی بەشێک لە خانمان بە هۆکاری ناتەندروست و ناشەرعیە، ئەگەر نا ئەگەر بە شێوەی تەندروست بتێ دەوڵەمەند بیت و کاسپی بکەیت و پارە پیا بکەیت، بەو شێوە خێراییە ناتوانانی بگەی بە سەرۆت و سامانی خۆ. لە بەرامبەرە بەشێک لە خانمان و بەشێک لەو خانمانی کە بوونەتە خاوەنی سەرمایە و لە پڕ بوون بە کوڕێک، ئاڵێن نەخێر ئێمە لە ماوەی ساڵ و بە ئەرک و ماندووبوون و شەونخنی و ئارەقی ناوچوان گەیشتوین بەم شوێنە. بەڵام لە ڕووی پرانسی بە میدیایەکانەوە کاتێک ئارتیستێک کاتێک کەسێکی ناسرا و بار هۆکارێک بێت دەری خست چی هەیە ئەشبێ قبوڵی ئەوە بکات پێی بڵێن بەچی. ئەگەر نا ئەگەر تۆ دەری ناخی ئەگەر تۆ کەشوفشی پێوە ناکەی هیچ کەسێک بۆی نییە لێت پرسێتەوە. قسە زۆرە لەسەرم بابەتە و پێشەکیش زۆرە لەسەرم بابەتە، نامێت لەمە زیاتر قسەی لەسەر بکەم. بە خۆشحاڵیەوە بە ئامادەبوونی کۆمەڵێ میوان کە هەریەکەیان لە گۆشەنیگای پیشەیی خۆیان و گۆشەنیگای ژیانکردنی تایبەتی خۆیانەوە قسە و باسێکی ئەجگار زۆریان هەیە کە بە خۆشحاڵیەوە بە مبادرەی ئەوانیش بوو کە ئێمە توانیمان ئەم بەرنامەیە دروستکەین. هیوادارم وەکو خۆی بەرنامەکەمان لێوەرگرن، هیوادارم بە ئیلهام و بە بۆچوونی خۆتان شەکرشکێنی لە بەرنامەکانەکەن. بارحاڵ بە خۆشحاڵیەوە بە میواناری ڕێزانی شێخ دلێر پیشەی جەناب دێسا پەرلەمانتاری لە عێراق، بەڵام وەکو پارێزەرێک و وەکو خانمێکی چالاک بەدەر لە هەر فکرێکی ڕێکخراوەیی وەک خۆت ئیشی جدیت کردووە لەو جومگانی کە قەرارە ئافرەتێک بە جدی ئیشی لەسەر بکات. هیوادارم ڕاشکاوانە و بیۆرانەوە کە هەمیشە لەسرم دیاردێش قسە بکەیت. خۆشحاڵ بووم کە ئامادە بوویت و بە دڵنیاییەوەم بەرنامێ ئەنجامێ بێت. ئازێتی کێشە. ئێوار ئیبراهیم پەرلەمانتار لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان، جەنابیشت من حەز ناکەم وەکو سیاسی بتان ناسێنم لەم بەرنامەیە، وەکو خانمێکە لە سێکتەری جیاوازی خانمانایی شت کردووە و پێگە و جێگەیەکی تایبەتت هەیە و بیوێر بووی و بەشێکی لە بیێریت هۆکار بۆ بۆی کە قسە و باسی زۆرت هاتۆتە سەر. هیوادارم لەم بەرنامەیەشان ڕاشکاوانە دەستخەیتە ناوم برینە و بە خۆشحاڵی شۆتۆ جەناب بدی چەبوویەوەی کە مبادری بەرنامەکەت کرد و خەمی زۆرە لەسەر دڵ. ئازێتی کێشا جەنابی شوێ بەخێر بێت.
دکتۆر کەریم پێم وابێ وەسفی ناوێت و پێم وابێ قسە و باز هەڵ ناگرێ من ئەوەت پێڵم داوای لێبوردنەکەم لە داوامی زانکۆ هاتی بۆێرە و باری تەندروستیش تۆزێ ناجێگیرە بەڵام هیوادارم ڕاشکاونەوە کەمیشە دەستخیتە ناوم برینە و گەوری و لوتفۆنیوان لێلاف سەمیر یەکێکە لەو خانمانی کە ئەتوانم چۆن ئەڵێم دوو نمونەی زیینوم لە بەرنامەکە هەیە تۆش نمونەیەکی زیینوت لەو خانمانی کە نزیکی زیاتر لە 10 ساڵە ئیشەکەیت و ئیشی قورسی شەکەیت و ئیشەکانی جەدەسیشت لە ڕووی پیشەیەوە دیارە وەک بەڕێوەبەر لە کەرتی تایبەت لە چەندین کەرتی تایبەت و چەندین شەریکاتی گەورە لە کوردستانی شێ کردووە و ماگانە و مەعاشی شێ باش بووە بزانین لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەو فۆرمەی کە ئێمە ئەیبینین خانمێک دەتوانێت بۆ ماوە کورتە دەوڵەمەند بێت هیوادارم لە بەرنمەکە وەڵامم بیتەوە و ڕەنگە لە بەرنمەکە شاپی و بڵم مانگی چەنە هەیە و بەم 10 ساڵە چی و پیا کردو ئازیێتێک کێشە دوو نمونەی زیینوم هەیە کە زۆر 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 سوپاسیانەکەم کە بەشدار بوون لە بەرنمەکەما ینی هەموو قسەی هەمومان بەلایەک قسەی ئەو دوو چیرۆکەی کە ئێستا لە ناو بەرنمەکە باسیەکەین لەلایەک خانمیکی بەڕێز کە ئێستا دەردەدار و جیرۆدەی ئەو دۆخەیە کە ئێمە باسیەکەین و بەو هۆکارەوە هەڵگری چیرۆکێکی زۆر زۆر تراژیدیە لە ژیانیا کە بە جۆرێک لە جۆرەکان وەک خۆی باسیەکە خۆمم شار بە دەرکرد لە بەرەوەی کە نەمزانی چۆن چۆنی مامەڵە لەگەڵ دەوڵەمەندبوونی خۆما بکەم ئازیێتە کێشە زۆر زۆر سوپاس کە ئامادەبووی لە بەرنمەکەمە هیوادارم ڕاشکاوانە قسەی دڵی خۆت بکەی بۆی کە ئەم برینەی کە ئێمە باسیەکەین لە دەمی ئێوە جۆمان لە ئازارەکەی بێت و هەروەها ئەتوانم بڵێم پیاوێکی بەڕێزیش کە ئەتوانم بڵێم سەرمایه‌دار بووە لە ڕابردووە خاوەنی سەرمایەکی خۆی بووە بەڵام بەهۆی ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین وەک خۆی باسیەکە مایە پوچ بووە و ئێستاش کەسی بە دەورەوە نەماوە سوپاس بۆ جەنابی شت گەوری و لوتفەنوان هیوادارم ڕاشکاو تۆش باز لەو ئازارە بکەیت و ئەو ئازارە پیشانی بینەرەکانمان بێت تۆزێک بەرنمەکە وەک گوتم بەرنامەی هێستیارە و ئەمێ ڕاشکاو قسەی لەسەر بکەین و دڵنیاشم لەوەی کە دوای بەرنمەکە قسە و باسی زۆرمانێتە سەر بەڵامی تر بایەمە بەشێک بین لەو سووتوەی کە هەنگاوێک بنین بەرەو چاکسازی لەم گۆشەی کۆمەڵایەتیە ئێڤارجان دووبارە بە خێر بی بۆ ویستە ئەم بەرنامەیە بکەین سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵی 24 زۆر سپاس بۆ هاوڕێکانم کە ئەمڕۆ بەشداری بەرنمەیەکی زۆر هەستیار دەکەین لە کاتێکدا ئێستا دۆخی ئێستای کوردستان زۆر زۆر نالەبارە هەم لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە دیارە نزیکەی 2 ساڵ دەبێتن دۆخێک دروست بووە سەبارەت بەوەی باسی ئەوە دەکرێتن کە کۆمەڵێک ژنیان بڵین کۆمەڵێک کێت بە نایاسایی دەوڵەمەند بوونە ئێمە ئەگەر بەگشتی باس بکەین لە دوای نۆتویەکەوە یعنی تەنها ناکرێتن قسە لەسەر ژن بکرێتن بڵێتن تەنها ئەوان دەوڵەمەند بوونە لە دوای نۆتویەکەوە لەگەڵ دروستبوونی حکوومەتی کوردی کۆمەڵی خەڵکێک بەناتەبیعی دەوڵەمەند بوونە بەڕاستی بەڵام کەوەی ئێستا باز دەکرێتن لەم 2 ساڵە باسی بابەتی هەندێک کچ و ژن دەکرێتن لە ماوەی کەمتر لە 6 مانگیان لە ماوەی ساڵێک دەوڵەمەند بوونە لەوانەیە ئەو ژنانش بەشێکیان قوربانی بن ئەویش دەگەڕێتەوە بۆ ئەو دۆخە نالەبارێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە من پێم وایە دەسەڵاتی سیاسی بەرپرسە لەو دۆخەی کە ئێستا هەیە بە دەرەجەیەک دەسەڵاتی سیاسی وە بەشێک لە حیزبەکان بەرپرسن و بەشێک لە سەرمایەدارەکان بەرپرسن کە ئەم دۆخەی ئێستا دروست بووە دەنا کچێک لە تەمەنی 20 ساڵی لە ماوەی ساڵێک چۆن دەتوانیتن خانوویەک بکرێتن بە دەفتەر یان بۆ نمونە سیارەکەی بای 200,000 دلار بێتن ئەگەر قوربانی نەبێتن ئەگەر ئیستیغلال نەکرا بێتن باشە بۆ من ناتوانم کوڕەکەی خۆم لە کاتێکدا کوڕەکەی من تەمەنی 21 ساڵە من ڕۆژانە هاوکاری دەکەم ئەگەر من هاوکاری نەکەم هیچ داهاتێکی نییە کەواتە دەبێت لێرەدا بە دەرەجەیەک دەسەڵاتی سیاسی لێ بەرپرس بکەین دەبێت هەوڵ نەدرێتن کە کەسێک کار دەکاتن ئیستیغلال بکرێتن من پێم وایە بەشێک لەو ژنانەیە کە ئێستا لە دۆخێکی ئاوادان ئیستیغلال کراون ناکرێتن ئیستیغلال بەکار بهێنرێتن باشە بۆ خۆیان بەشێکن لەو ینی خۆیان بۆ لەو بازنگای ئەخولێنەوە
ینی ئەقلیان پێناشکێ وەکو پێویستەوە ناکرێن ئاگیان لە خۆیان نەماوە بۆ وایە بەداخەوە ئێستامە لەناو کۆمەڵگایەکی زۆر ناتەندروستین کاک دەروون یان ئێمە لە کێشەیەکی گەورە داین باشە من پێم وایە پەروەردە کاریگەریەکی زۆری هەیە لە سێکتەری پەروەردە سەرکەوتو نەبووینە لە زۆربەی سێکتەرەکان نەمانتوانیوە سەرکەوتو بین ینی لەگەڵ دروستبوونی حکوومەتی کوردی نەمانتوانیوە ینی هەوڵ بدرێتن منداڵەکان جوان پەروەردە بکرێن ئەوە بەشێکی پەیوەند ئەو دۆخی اقتصادیەش لەوانەیە بەشێکی زۆر پەیوەندی بەوە هەبێتن ینی باوەڕ بکە خۆمە مۆزوعەکە تەنها ژن نین تەنها ژنی لەوانەیە ئەمڕۆ هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژە زیاتر بابەتەکە تەرکیز لەسەر ژن دەکرێتن و بەشێکی پیاوانیش بە هەمانە شێوە بوونە بەڵام بەداخەوە ژن هەمیشە زۆربەی کات ژن دەبێتە قوربانی کەواتە پەروەردە و فێرکردن ینی کاریگەریەکی زۆری هەبووە کە نەتوانێت وەکو پێویست ئەوانە تەسیریان لەسەرکرا بێتن بۆ ئەوەی ئەو ڕێگانە تەندروستە بگرنە بەر دەستخۆشتۆکو خانمێکوانە ئەو خانمانی کە ئێستا هەڵبەتە و پرسیارە لە هەر چوارتانەکەم ئەو خانمانی کە ئێستا بە جۆرێک جۆرەکان بە شکڵێک بوونەتە ئەستێرەیەکی بانەڵین بانایان لێ نەنین چ ئەستێرەیەک بەڵام بوونەتە ئەستێرەیەکی سەرمایه‌دار و وەکو خانمێکی سەرمایه‌دار خۆیان نمایشەکەن و سایارە و ماڵ و مڵکیان نمایشەکەن تۆکو خانمێک پێ دوایە خودی خۆشیان قوربانی دەمەوێت باسی ئەوە بکەم طبعاً لە هەموو دنیا کچی مۆدیل هەیە و کوڕی مۆدیلیش هەیە باشە شادجوان هەیە لە هەموو دنیا ئەکتەری بەناوبانک هەیە لە هەموو دنیا خامی سەرمایه‌دار و خاوەنکار هەیە ئێستا پێت دەڵێم لە هەمووی هەیە بەڵام یاسا هەیە باشە بەداخەوە لێرە لە هەرێمی کوردستان یاسایەک نییە مەسەلەن بێتن بۆ نمونە من دەمەوێت باسی ئەوە بکەم باسی دەستگای نەزاها بکەم دەستگای نەزاها سەر بە پەرلەمانی کوردستانە ئەو دەستگایانی دەستگای چاودێری ینی بۆ نمونە حکوومەت ناتوانیتن ڕاستەوخۆ لێ پێچینەوە بکاتن ئەوە دەستگای نەزاهش ناتوانیتن لێ پێچینەوە لەگەڵ ئەوانە بکاتن کە ئەوانەی کە بەنایاسایی دەوڵەمەند دەبێت باشە قسەکە ئەوەیە قسەکەوەیەک لەو مەبەڕیرانی کە بەدەست خەڵکەوەیە و باری لاری بەشێک لەم خانمانەی لار کردو ئەوەیە کە بۆ نمونە خانمێک لە وڵاتێکی پێشکەوتووە کە دەوڵەمەنە بێت یەکسەر دیارە یا بیرۆکەیەکی هەبووە یان سەرمایەکی لە شتێکە ئیسtismار کردووە کە جیاوازیەکی کردووە یەکسەر دیارە بەڵام بەشێک لەم خانمانە بۆیە باریان لارە و زۆر قسەیان لەسەرەکرێ یعنی وەکو ئەوترێ هیچ نین ینی زۆر بە بیرێکی کاڵ و کرچەوە نا چوزانم نە بیرۆکەیکی بازرگانی تایبەتیان من نیگەرانم پێم ناخۆشە کە باسی ژن دەکرێتن بەڵام هەندێک حقیقەت هەیە بەڕاستی لێرە بیسان دەڵێمەوە بە ناتەندروستی بۆ نمونە شاجوان هەیە هیچ ئەو مواسەفاتانەی نییە کە لێرە بەداخەوە دەبێت بە شاجوان ئەو کەسانەی کاری مۆدل دەکەن ئەو مواسەفاتانیان نیە لە هەموو دنیا کە ئەوانەی کاری مۆدل دەکەن بەلای کەم دەبێت 2 ساڵ دەورەیان بۆ بکرێتەوە کە هەر ئیشێک دەکەن لە شەریکات ئیش دەکەن لە هەر کۆمپانیایەک ئیش بکەن دەبێت بزانن داهاتەکەیان چەندە ئەوان بە مانگانە ئیش دەکەن عقدێک دەکەن هەر شەریکەیەک بۆ نمونە عقدێک دەکاتن $2000 وەردەگری ئەو 2000 داهاتیتی حکومەت ئەگەر بزانێ لەبەروەی یاسا هەیە لە دەرەوە حکومەت ئەگە بزانێ ئەوە بەناتەبیعی دەوڵەمەند بوو یەکسەر لێپێچینەوەی لەگەڵ دەکاتن ڕێکخراوەکان لێپێچینەوەی لەگەڵ دەکەن بەڵام لێرە بەداخەوە کەسێک کاری مۆدل دەکات لەوانەیە بۆ کۆمەڵێک هۆکار بەکاری بێنن بۆ نمونە بەشێک لە حزبەکان بەکاری دێنن هەوڵ بدرن لە کاتی بانگەشەی هەڵبژاردن و هەڵبژاردنەکان نووسە پێیان وایە نووزیان بۆ کۆ دەکاتەوە بۆ نمونە هەندێک ئێستا بەداخەوە ئێستا گەرباسی مخەدەرات و مادە بێهۆشکەرەکان بکەین لە هەرێمی کوردستان وا باوە لەوانەیە لە پەنا ئەوە ئەو کارەیان پێ بکە من بۆ نمونە هەردوێنێ شەو لە کەناڵەکان باسی ئەو کرایەکێک لە مۆدلەکان داخلی هەولێر بۆ لە بازگە جیراوەکە مادەی بێهۆشکەری لابووە کەواتە بەکاری دێنن بۆ ئەو کەسانی ئەو کارە دەکەن لەوانەیە سیارەیەکی بیزدەفتەری هیچ نەبێت بۆ ئەو کەسەکە دەیهێنن کەواتە ئەوانە هەمووی ناقەری کاتێتە ناو مادەی هۆشبەر و هەندێک بازرگانیە بەداخەوە لێلاافجان چەند ساڵە تۆ ئیشەکەیت باسیەوە چەند ساڵە ئیشەکەیت با پرسیار یەکەمەوە بێت زیاتر لە 10 ساڵە 12 ساڵە وەکو کارمەندێکی فەرمی وەکو بەڕێوەبەر لە کارتی تایبەت ئیشەکەم 12 ساڵە وەکو 12 ساڵە بەر لەوەش هەر لەگەڵ زانکۆش 4 ساڵ ئیشم کردووە باشە با باسی ئیشە سەرەتایەکان نەکەین با باسیەوە بکەین زیاتر لە 10 ساڵە تۆکو بەڕێوەبەر ئیشەکەی هیوادارم ڕاشکاوبی بە بینەرانیش من هەمیشە ئەم شتە دووبارە ئاکەمەوە لەوەی کە ئێمە خوا نەخواستە سەنگەرمان نەگرتووە لەبەرەی هیچ کەسێک و هیچ قەزەیەک ئێمە ئەمانەوێت تاوتوی دیاردەیەکی
بۆ گەنیم کۆمەڵگەیە بکەین کە خەریکە بۆنەکەی کاسمانەکات بەڕاستی 10 ساڵە تۆکو بەڕێوەبەر لە کۆمەڵێ کۆمپانیا و شەریکاتی گەورە لە کوردستانە ئیشەکەیت چەند زمانێکە زانیت ئەو ناسم بۆیە ینی پێشوەختە ئەم سیڤێ دەخوێن بۆی کە بینەران ئاگادار بن چەند زمانێکە زانی لە دووسێ شەریکەی گەورە ئیشە کردووە لە کوردستانە و بە ئێستاشەوە ئەگەر ئاساییە پێم بڵێ و ئەگەر ئاساییژنیە پێم مەڵێ مانگی چەند ئەتوانی پێم نەڵی بەڵام مەبەستمە پێم بڵێ بۆی کە تەواو ڕوونی کەینەوە لای خەڵکیان زۆر باشە یەکسەر بچمە ناوەوە ئەو ئەزمونەی کە من هەمە و بڵین هەر کەسێک لە پرۆفایلی من کە ئیشەکە و ئەو پلە بەڕێوەبەراتی کە هەیە کەمتر نییە لە 3 بۆ 4,000 دلار لە مانگێکە. باش ڕێزان خان دکتۆر مەبەستمە ینی گوێ لە خانم بگری 3-4,000 دلار هەیە با بڵین 3,000 دلار هەیە با کەمەکە و لە ماوەی 10 ساڵە 3,000 دلار هەیە و ڕۆژە بۆ ئەوەی کۆی پێش بەردامەکە باسمان کردیانی ڕۆژە بۆ 16 سعادی شەکردووە لەم کۆمپانیا بۆ ئەم لێرە بۆ مارکتی نەکردو چی کردووە بە هەر حاڵ بە بەراوردکاری لەگەڵ بەشێک لەم خانمانی بە ناوی سەرمایه‌دار و بە ناوی مۆدل و بە ناوی چیوچیۆ ئیشەکەن ینی بە بەراوردکاری لەگەڵ سەروەتەکەی ئەمانە تۆ و سەروەتەت هەیە یعنی تۆ ئێستا بۆ نمونەیەکێک لە خانمەکانە لێ من بە ساڵێک ئەمەم کردووە یعنی تۆ 10 ساڵە خەریکی تو بە ماگانەیەکی زۆر باشیش توانیوتە بەم 10 ساڵە دەئەوە نێو خانمەتە بێ جوابی ئەوە بدەمەوە یەکسەر نامەوێ جوابێکی مطلق دەمەوە کە ئەکید نەئە کە ناتوانانی بگەیتە ئەو بڕێکی زۆر باشە ئەتوانی بڕێکی باش ئەگەر لە ڕێگا کە هاتم حاسبەم دەرێ نبوو لێکمەدایەوە گەر چەندم دروست ئیش کردو و چەندم هەیە و چی بە چیم داوە حەز ناکەم بچێتە بواری مقارنە چکە شتێک هەیە لێرە هەرێک لە ئێمە ئامانجێکی هەیە باشە لە پارە پێیاکردن باشە ئێمە هەمومان وەکو ئینسان پێمان خۆشە پارەمان هەبێ باشە و ئامانجیش لەوەیە کە مەسەڵەن هەرێک لە ئێمە حەزمان لێ من پێم خۆشە حەزم لێ یارمەتی خێزانەکەمی پێ بدەم ژانێکی خۆش پێ بژیم سەفەر بکەم پێی خوێنی پێ پێشخم جێ پەنجەم دیار بێ پرۆژەیەکی پێ بکەم باشە هەیەش حەزی لێە دەوڵەمەند بێ لەوانێ پێی خۆشە براندێکی باش سیارە بکڕێ خانووی هەبێ چزانم مەتعەمێک دانێ ئەو شتانە ئەمانجەکەیان دیارە کە بۆنی پاراکەی پێت خۆشە زیاتریشت هەبێ ئەوە شتێکە کە مناقەشەی تیانە هەر یەک لە ئێمە ڕەوشتی بەرامبەر پارە پەیاکردن جیایە لەوەی کە من لەوانەیە ئیشێک هەبێ بزنسێک هەبێ پرۆژێک هەبێ بتوانم تۆزە گەندەڵی تیا بکەم هەر لە ئیشەکەی خۆمەوە لەوانەیە زۆر زیاتر لەوەی کە ئێستا هەمە پەیام کردبا بەڵام ڕەوشتی من و مەبادیئی من نایە لە من ئەو ڕێگای بگرمە بەر تاکو و بتوانم زیاتر پارە پەیاکەم حەزیشم لێ تەوان هەموو ئینسانی حەزی لێە پاری زیاترێ بێ و ئیشی زیاتر بکە ئیترەوە گەڕێتەوە سەر خودی ئینسانەکە خۆی کە حەزەکە چۆن بگا باشە بەپی ئەو مەبادیئانی کە تۆ لە ئێستا مەسەلەن تۆ ماستەریشە هەیە لە بزنسە یعنی تۆ ئەکادیمیە نەتوانی لەسەرم بابەتە قسەم بۆ بکەی و بەڕێوەبەری لە کەرتی تایبەت و ماستەریشە هەیە لە بزنسە ئەوەی کە ئەکوزەرێت من حەز ناکەم تۆ من حەزەکەم وەکو خۆت قسە بکەی من خۆ وەڵامەکەی ێزانم چێ بەزەوەی کە ئەگوزەرێ لە کوردستانە تەندروستە لە ڕووی پرانسیبەکانی بزنسەوە ئەکید نا چکە لەبەرەوەی دوو شتی دروست کردووە ئەمە دوو لایەنی دروست کردووە لایەنێک لەوەی هەردووکی بە نێگەتیڤی دروست کردووە ئەکید باشە لایەن یەکەم ئەوەیە کە گەنجێک کە ئەیەوێ مەسەڵەن ئایدیایەکی هەیە بەڵام پارەی نییە بیکە پرۆژەکە ئەبینێ مەسەڵەن لەوانێ زۆر فکری هەبێ زۆریش شارەزایی هەبێ لەسەر ئیشەکە بەڵام ئەو سەرمایی نییە کە و ئیشە بکە و کەسێکیش نییە دەستی بگرێ بەڵام لەبەر چاوت لەوانەیە کەسێکی تر بەبێ ئەو خبرەیە بەبێ ئەو بیرۆکەیە بەبێ ئەو بڵین ئەو لێ هاتووی کە ئەو کەسە هەیەی دێت دروستێکا و ئەچێتە پێش و ئەوانە ئەمە جێگای خەفەتە بۆی ینی هەستێکی دەرونی ناخۆش لەو ڤۆیسانی کە بۆم هاتۆ ڕێگەوەیە کوڕێکە کە قساکات لە بەڕاستی دۆخێک دروست بۆ ئێمە بیر لەوە ناکەینەوە بیرۆکەی جوان و جیاوازمانە بێ بیر لە ڕی ناتەن دروستەکەینەوە بۆ پارە پەیاکردن بزەبت ئەوە لایەنێکە لایەنەکەی تریش ئەوەیە کە ئێمە ینی جەختمان کردوتە سەرەوەی کە لە شەو ڕۆژەکە ئەم بزنسەوە دروست بووە ئەم شتانە خۆی بزنسکردن لە هەر وڵاتێک باسی کوردستان ناکەم زۆر زەحمەتە
یعنی من ئێستا کە 10 ساڵە لە کەرتی تایبەت ئیشەکە مانای ئەوە نییە کە من ناتوانم ئیشی خۆم هەبێ خاوەن کاری خۆم بێ لەبەرەوەیە کە سەرمایەکی زۆری پێویستەکە ئیشێکی خۆت بکە من باسی مەطعمێک بکەم یاخود یان هەر بزنسێکی تر نامێ بتوانە ئەو تەفاسیلەوە بۆی هیچ کەسێک بەخۆی تێنەگا سەرمایەکی زۆری ئەوێ و هەتا ئەکاتە سەر ئەو سکەی کە پارە دەرکە پێویستە بەردەوام تو دامی ئەو پرۆژەیە بکەیت چکە یانەوەتا سەرەگرێ یانەوەتا سەر ناگرێت لەبەرەوە ئیتر نازانانی پارەیەکی زۆری ئەوێ دەستخۆشتۆ لە کۆتایە پێوتم بە مانگی 3000 دلار و 10 ساڵەوە و بەو هەموو ماندووبوونی خۆتەوە نەتوانیەوە دا ئەوەنە هەر ئەوەنەی هیچیش لەو دیاردانەتە بێک حسابوونەتە دیاردە لە کوردستانە دکتۆر ئەخیریە مەلاو با خانمانەمەیان قسە بکەن دواتریە مەلاو ڕێزان خان سەریتر لە بنی هەمانەکەی تو دەست پێەکەی ئەمەی لە کوردستانە گوزەرێ ئەتوانی دە و پرسیاری هێوارخانە لێ یەکەم ئەتوانین بەم خانمانە بڵین قوربانی ئەتوانین بەم خانمانە بڵین لە شوێنێکە ئەو یەکێک لە نمونونەکانی لە ناو بەرنمەکە وەرم کردووە دوای ئەم قسانی تۆ ساوەریەگرم بەڕاستی چکە بەڕاستی بەینی هەتا ئاستی بەزەیت پێاتەوە کە لە چ دۆخێکە ئەتوانی بەمانە بڵێ قوربانی سەرباریەوەی کە خۆیان زۆر بە دڵخۆش و ژیان خۆش پیشانێ تەوان سلااو بۆ تۆ کاکە دەروون سلااو بۆ میوانە خۆشەویستەکان و بۆ کەناڵە خۆشەویستەکەتان و هەروها بۆ بینەرانی خۆشەویست بەڕاستی ئەم دیاردەیە یەخودە هەر بابەتەکە خۆی لە خۆیان ئەهمیەتێکی زۆری هەیە هەر یەکێک لە ئێمە کە پلە و پێگەیەکی خۆمان هەیە بەس لە کۆتایە ئەندامێکی ئەم کۆمەلگاین ئەم کۆمەلگایە ئەم دیاردانە کە ڕوو ئەیان بە تایبەتی من وەکو خۆم بە ڕۆژانە ڕوبەڕوویەوە کە تەلفونم بۆکرێ کێشە هەیە لەمە لەگەڵ هاوڕێکانم قسەی لەسەرەکەم ئەمە بۆ بە دیاردەیەک زۆر قورسە ئێمەی ژنان هەمیشە هەوڵ ئەوەی ئەین کە ژن پێگەی ئابووری باش بێ ئەگەر هاتوو پێگەی ئابووریت باش بوو لە کۆمەلگایە کەواتە تۆ توانی لەسەر پێی خۆت ڕاوەستی ئەتوانی هێز و تواناش بگەڕێنیتەوە بۆنەوە کۆمەلگایە ئێمە هەمیشە باس لە هەفتەی ئێستا 16 ڕۆژی هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی و تیژی دژی ژنانە هەمیشە ئاڵین ژنان ئەگەر بیانەوێت لەسەر پێی خۆیان بۆستن ئەبێ ئابووریکی باشیان هەبێ ئابووری باش مەبەستمان ئەوەیە کە من لەو پێگەی خۆمان چۆن نتوانم خزمەت بکەم چۆن ئەو تۆموتیژەی بەرامبەرم کراوە لە کۆمەلگا لە ماڵەوە بێمە دەرەوە بەڵام لەسەر پێی خۆم ڕابوەستم بتوانم دەورێکی خۆمم هەبێ لە ناو کۆمەلگا بەڵام کێشەی دەوڵەمەندبوون لە هەرێمی کوردستان نەک لە هەرێمی کوردستان توانم بڵم لە عێراقیشە دەوڵەمەندبوون هەر لە سەرتاوە دەوڵەمەندبوونێکی چونکە وڵاتێک کە ساحێبی شەریکاتی گەورە بێ قیتاعی زراعی زۆر باش بێ ئەمانە ئاساییە خەڵکتیایە دەوڵەمەند بێ چونکە تۆ بەم قیتاعانە پێ ئەگەیت و ئەتوانی ئیستیسماری باش بکەیت بەس وڵاتەکەی مە چیتیایە ئادی ناوی ئەو شەریکاتانە پێ بڵێ کە خەڵک پێی دەوڵەمەندە بێلم کەواتە دەوڵەمەندبوون لە ئەساسەوە لە جێگەکانی ئێمەوە هەر لە سیاسیەکان و هەر لە هەموو ئەو کەسانی کە کارەکەن لە ناو خەڵکە ئاسایەکانیش کە دەوڵەمەندە بن کە ینی ژنی لێ دەرکە لەمەیە دەوڵەمەندبوونەکان نائاساییە لە لای خەڵکی من لەگەڵ گەنجێکا قساکەم ئەڵێ بۆ ئەو کەسە وەکو منە بەڵام ئێستا ساحەبی ئەوەیە بیری لێ ئەەکەیتەوە بەچ فعلەن ئەم کەسە ئەوەندە بەتوانا بوو و خۆتان باستان کرد ئەوەندە بەتوانا بۆ پرۆژەی زۆر باشی هەبووە دەوری هەبووە لە ناو کۆمەلگایەوە بۆتە پرۆژەکەی گەورەی فعلەن لەسەر مؤسسەیەکی گەورە بەڕێوە بە نەخێر لە ئێستاە اینجا جارێکی تر کە ئێمە باسی ژنانەکەین کە ئەبنە قوربانی ئەمە قوربانی ئەوەی کە ژنێک کچێک جوانێکی تایبەت بە خۆی هەیە ئێمە بەرنامەیەکی ترمان کردووە لەسەر مۆدێلەکان چونکە ئەوانەی کە ئێستا بە زۆری کە بەداخەوە ئەیڵم کە پیانەڵێن دەوڵەمەندبوون کە دەوڵەمەندبوون یەکەم شت دەوڵەمەندبوونی فکر و عەقڵ و توانای خۆیانە بەڵام دەوڵەمەندبوونی جەستەیانە ئەمان بە جەستەی خۆیان توانیویانە بکەونە ئەو گێژاوی کە چۆن ببنە قوربانی جارێکی تر قوربانی دووەم زۆر سەختە هەموو ژنێ لەناو ئەم کۆمەلگای یەکەم جار قوربانیە تووری بیکە قوربانی دووەم ئەبێتە ئەم نمونەیە منی ژن کە چنێک هەوڵ ئەم ژن بکاتە سەر پێی خۆی ژن بتوانێت بوونی خۆی دروستکە لە ناو کۆمەلگا بەڵام کە کاتێ سەیرەکەی کچێک گیاد یاخود خێزانێک گیاد یاخود باوکێک گیاد بەحساب کچەکەی کاتە هەر بوارێکی ترەوە کە بوارەکەی هیچ بوارێکی نەزانستیە نەوەی لە ناو کۆمەلگا سەیرەکە کچەکەی بەم شێوەیە پەروەرداکات و هێنێتە ناو کۆمەلگاکە بۆ منی ژن ئەمە زەرێکی گەورەیە کۆمەلگای پێژەهراویە کاجارێکی تر ئەڵێ تۆ ئەزانی ئەوەی کە کچێک گێتە دەرەوە
یاخود کچێکە بێ بە مۆدێلە بەداخەوەکەڵم کە مۆدێل لە دنیاە ڕێگە پێدراوە ئێمەش حەزەکەین کچانمان بتوانن بگەنە ئەو پێگەیە بەڵام ئەیڵێمەوە بە بازرگانیکردن نا بە لەشی خۆیانەوە بە بازرگانیکردن گەورە نەبن بە بازرگانیکردن دەوڵەمەند نەبن چونکە ئەم جسمە هەمیشە من ئەیڵێم ئەبێ پارێزراو بێ ئەم جسمەی خۆم پارێزراوە وەرە ئیشکە بە لەشی خۆت بە فکری خۆت بە عقلی خۆت بەڵام بەداخەوە ئەمەی ئێستا ئەگوزەرێ وەکو ئەڵێم کۆمەلگا دەور دەبەرە جار گرنگە لە بەرەوەی ئەگەر هەندێک جار نەبێتەوە ینی ئێوەمانان هەندێک جار زیارڕەوی شەکەن لە بەرگریکردنتان لە خانمان من هەمیشە سەیرەکەی تۆ ئەبوو جۆرە باسی هەوڵەیەم کچان بتوانن لەسەر پێی خۆیان ڕاوەستن ژنان بتوان نەکەرکێت ژنەکانی ژێسە زۆر جار ژنەکان تووشی ئەو کارە ساتە بوون ژنەکە کچەکەی هێنێتە دەرەوە کچەکەی بۆ ڕێگەیە ئەبا ئەیزانێ مە چەنێ سەختە منە هێنێتە دواوە منی ژن کە ئەم دەنگەم پێوەیە و ئەمەوێ ژن لەسەر پێی خۆی ڕاوەستێ پێم ئەڵێ سبینێ توی پیا و پێمەڵی ئەوە تا دەرگام بۆ کردیتەوە ئەو دەرگایی اختیار کرد ئەم دەرگایە قورسە بەڵام ڕەنگە لە پێشترا ئەمانە ناوبانیانە بوو کە هەم خەڵک پیانەوتن ئەمانە بە ڕێگەیەکی نامەشروع ئێستا ئەم خەڵکانەوەیانە پێشەوە بوونەتە تەبەقەیە کە لە ناو کۆمەلگا لە ئەندام پەرلەمانێک زیاتر دەستیانە ڕوە لە ژنێکی سیاسی کە جوهدێکی زۆری کردو هەتا گەشتۆتە پێگەیەک زیاتر لە پێشەوە لە جێگاکانە ئەمە لە کۆمەلگایە قورسە ئەمە بە تایبەتی لە لای ئێمە بۆ نەتەکیدی لەوەی کاڵێ لە پەرلەمانتارێکی ژن لا سوزام لە سیاسیەکی بە ئەمەکی ژن زیاتر دەسیانڕوا بۆ زۆر تاکیدە لەسەر کردو بەتەکید لەوانەیە بە حکمی ئەوەی من پێشتر سەرۆکی لیژنەی ژنان بوومە لە پەرلەمانی کوردستان چەندین کەیسم لا بووە لەوانەیە ئەو کچانەی کە کاری مۆدل دەکەن ئەگەر لەوانەیە ئەندامی پەرلەمانێک خەلەلێکی بۆ دروست بێ ئیشێکی خەڵکێکی هەبێتن بە تەلەفۆنێک نەتوانێتن بە ئاسان وەزیرێک وەربگرێ یان لە ڕووی ئەمن و ئاساییشەوە بەڵام من نمونەم هەیە خەڵکێک هەیە کاری مۆدل دەکات بەیەک تەلەفۆن بۆ گەورەترین کەس تەلەفۆنی کردی و ئیشەکەی جێبەجێ بووە اینجا ئەمەش چەند تەسیرێکا لە گەنجەکانی تۆ ئایا ئەم کەسە بەڕاستیەتە سەر حاڵەتێک ئەڵێ فعلەن ئەمە مۆدێلی ژنایە ئەوە مۆدێلی ژنە گەنجێکی تازە پێگەیشتوو من ناکاتە مۆدێل بۆ خۆی خۆزگە لە دەمی ئێوە گوێمان لەم شتانە اینجا گەنجێکی تازە پێگەیشتوو تۆ ناکاتە مۆدێل ئەوە کاتە مۆدێل ئەڵێ ئەوە تا ئەو ئەتوانێ ئێستا ئەوە کۆمەلگا با بەڕێوە ئێستا ئەوە چۆتە دەرەجەیە کە ئەتوانێ فعلەن چەنەها کچیکە لە ژێر دەسەڵاتی خۆیان ئیش بکە ئەوە بۆتە شەریکەیەکی هەیە شەریکەیەکی تایبەتمەندە و ژنانی تر کچانی تر تۆ چی ئەەکەی پێمەڵێت تۆ یاسایەکدانی یا تۆ ئەوواکەی بەڵام ئەوە تا چەنەها کچ لە ژێر دەستیا ئیش ئەکا منیش تەمەنامەکرد بە ڕێگایەکی کە دوو خانم کە هەردووچیان بەدەر لە سیاست و ئەزمموی پەرلەمان و چالاکوانن ڕێزانخانی یاساییە و ڕێزانخانی چەکە لەو کەسانی من لی نەشارمانی چکە لەو کەسانی کە هەمیشە بۆ بەرنمەیەک بانگەکەم سنوورێک لە بیری خۆمادانم کە دام ناوە ڕێزانخانی چەکە لەو خانمانی کە زیاد لە پێویست مبالغە بە دیفاعکردن لە ژنانەوەکە بەڵام ئێستا ئەو واقساکە بە کورتی پێم بڵێ هەستێکی زۆر ناخۆشم بۆ دروست بوو چکە ئێستا ینی هەموو کات من لە دیدی خۆمەوە سەرم کردووە بەس ئێستا دوو خانمیش کام جار سەرۆکی لیژنەی پەرلەمان لە خولی پێشوو ئەڵێ بۆ هەندی وەزیر و بەرپرسی باڵا بە درەنگ وەڵامی ئەمانەیەوە بەڵام مۆدێل هەیە تەلەفۆنەکات و یەکسەر وەرێ هەستەکەی ناخۆشە زۆر بەس یەک پرسیار لە جەناب بکەم و لە بەڕێزیشان کێ ئەم دەسەڵاتەی بەمان داوە ئەوان بۆ ناخەنە ژێر پرسیارەوە کە چکە ئێمە ئەمان دروستەکەین وانە ئەگەر تۆ چکە لەبەرێ ئەمانە باون لە ناو سۆشەل میدیا لە ڕێگای سۆشەل میدیاوە ئەناسرێن ئەگەر باسی مەسەڵەن بۆ نمونە میلیۆنێ فۆلۆوەری هەیە ئەم میلیۆنە بەجددی فۆلۆی ئەم کەسە ئەکەن ئیترەگەل ڕقی لێ بێت ئەوەی کە هەواداریتیانەوە تا کە حەزی لێ ڕاستە کۆمەلگا پێویستی بە هەموو لەم جۆرانەیە پێویستە تیای هەبێ پێویستە تیا بێ بەڵام چێ بە ئینگلیزیڵە ئیمپاوەریەکە کە ئەوکەم بەقووەتیەکە دکتۆر جان ئەو نمونە زیینۆ وەرەگرم حەزەکەم لەسەر دواتر وەکو اختصاسی خۆت بەرنمەکەمان تاو ژنانەیە ئەگەر تۆزێ جەنابەت مافخورا بووی لەم بەرنمەیە گوێی مێرێ خانم جان سڵاو لێبێ زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لە بەرنمەکەمە و ناو و دەنگ و ڕنگ و هەموو شتێکت پارێزراوە و ئەو تیمە میدیایی کە ئێستا لای جەنابچن دوو بەڕێزن لە من ینی بۆ متمانەی کە باست کرد بۆ من متمانەت هەیە بە من
زیاتر متمانەتە بێ بەو دوو بەڕێزەی کە ئێستا لە دەرەوەی کوردستان وەکو تیمی دەروون و دیاردە لەگەڵتان سوپاس دەکەم چکە هەموو قسە و باسەکانی ئەمە بەلایەک جەنابەت بەلایەک من ناڵێم نامێ پێت بڵێم بوویتە قوربانی چکە منەمێ بەر لەوەی هیچ شتێک بڵێم زۆر سوپاس بکەم و چیرۆکەکەی خۆتمان بۆ باسکە. سڵاو کاکتەبن چیرۆکی من لێرە دەست بەدەکە سەرەتا چوومە ساڵۆنێک خاوەن ساڵۆنەکە زۆر بە جوانی پیشوازانێک کردم و دوایە لەگەڵم بوو بە برادر و دوای چەند جارێکی دیکەکە چوومەوە بۆ ساڵۆنەکەیان پیشنەهادی پێدام پیشنەهادیەوەی پێدام ناوی کەسێکی دەوڵەمەندی برد و پێی کوتم کە ئەگەر لەگەڵوی بووم پارەیەکی زۆرم بۆ سرف دەکاوە پێشبینینی من سیارێکی گران بەهام دەداتێ منیش بیرم لێ کردەوە دەبم بە خاوەن سیارەیەک بەبێ هیچ زەحمەتێک بەبێ هیچ کێشەیەک قبولم کرد و ڕۆیشتمەوە پێم کوتن کە دەم هەوێ ئەو پیشنەهارنگۆ قبول بکەم دوای چەند جارێک دیتن لە دەرەوە و ئەو شوێنانە متمانە ساز بوو و لەگەڵی چوومەوە بۆ شوقەی دوای ڤیدیۆیەک هات بۆ من مەسێجێک بوو مەسێجەکەم کە کردەوە بینیم کە ڤیدیۆیەکە ڤیدیۆی ڕووتی خۆم بوو کە خۆمی تێدا دیار بوو بە ڕووتی و کە پێی کوتم کوتی ئەگەر لەوەی بۆ لا بەجۆم نەکەی ئەم ڤیدیۆیەت لێ بڵاو دەکەمەوە ینی سەرەتا بۆ بنەماڵەکەتی دەنێرم دوایی بڵاوی دەکەمەوە دەست بەدەست ئەمنیش کوتم چیت دەوێ ینی چیت دەوێ ئەم بۆت بکەم کوتی ئەو سەیارە و پارانەی کە ئەم پێم داوی بەس ئەی خۆم چەند کەسی دەوڵەمەندی دیکەن کوتی کە دەبێ شەوانە لەگەڵ دانیشتنی شەوانمان لەگەڵمان دابی ئەوە دەبێت لەگەڵ ئەوانیش بخەوێت ئەم نیشکە لەبەر ئایلەکەم یانێ لەبەر خانەوادەی خۆم لەبەر ئابڕۆی خۆم ئەو ئیشەم قبول کرد ئەو قسەیوانم قبول کرد کتم ئۆکەی دێمەوە دوایە کە دانیشتنەکان بە مەشروب خواردنەوە و ئەوانە دەستی پێدەکرد دوای مەشروب خواردنەوەی هەموو جارە باوەڕت هەبێ کاک دەروون هەندێک جار هەبوو کە بە 5 کەس ینی دەستدرێژیان بۆ من دەکرد و دەهاتن 6 سال لەگەڵ من دەکرد تا وای لێ هات کە شەوان درەنگ دەڕۆیشتمەوە ماڵێ زۆر دادەنیشتن چوونە دەرەکانم زۆر بوو ئایلەکان ئایلەی من پێیان زانیم و هاشان لێ کردم ینی چەند کالۆی بۆ لاوە کچێک بەنێوە منیان نییە و میشکە لە ماڵە هاتمە دەرێ هەرو چەند باشە دەوڵەمەندە شوقەیان بۆ گرتم و چوومە ناو شوقەیواندا دەژیان هەر کات کە ویسپایان دەهاتن هەر کات پێیان خۆش با دەڕۆشتن ینی زیندانێکی چکۆلان بۆ من ساز دەستخۆش ئەمێ و پێ بڵێم هەر بە کۆتایی قسەکەی خۆت ئێستا لەکوێی ئەو زیندانەی ئێستا لەکوێی ئەو دۆخەی کە باسیەکەیت ینی ئەم زیندانە بەردەوامە یان هاتوویتە دەدەرەوە یان چیەکە هەڵبەتە من خۆمەزانم بەڵام بۆ بینەرانی باسکە ئێستا لە تورکیا دەژیم لەگەڵ دوو برادرم پارەیەکی زۆرم کۆ کردەوە بەس خۆزگە هەر ئەو کچە سادەیە جاران بووم کە بە 400-500 دلاری مانگانەی خۆی ژیانی خۆی دەبردە سەرە ئێستا پارەم هەیە بەس یعنی هیچ ژیانێکم نێ هیچ خۆشێکم نێ دەروونم ناخم دەستخۆش زۆر سوپاس ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان ناخی هەر یەکەمانێ هەژان هیوادارم ژیانێ بەردەوام بێ و هیوادارم بتوانیت ئەزمون لەو ڕابردووە تاڵە وەرگریت و ئەو چیرۆکەی کە باسیشە کرد و دۆخی ژیانێ ببێ بە ئەزمون بۆ ئەو خانمانی کە هەم ئەم بیریان هەیە هەمووکو جەنابەت ژیانیان کردووە. نا
ئەمن سپاسی ئێوە دەکەم ئەو چیرۆکانە دەبێ باز بکردرێ دەبێ خەڵک ببینێ بۆ ئەوەی ئەو غەڵەتەی ئەمن تووشی بووم کەسانی دیکە تووشی نەبن. دەست خۆش دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس ژیان بەردەوامە لەو ڕابردووە تاڵی کە ئێستا بە ڕابردوێکی تاڵیە بینیم نەمێ ئەمە باسکەم بەڕاستی بەشێک لەو خانمانی کە ئێستا لەناو ئەو دۆخ و ژیانان ئەو خانمانن کە بە ژیانێکی پڕ لە دەستکەوت و بە ژیانێکی پڕ لە ژیانیە بینن بەڵام کۆتایی ئەو چیرۆکە ئەمەیە کە ئێوە گوێتان لێ بێ. دکتۆر گیان هێڤارخان بووە متەئەسیر بووی پێش دکتۆر. وڵا کاک دەرون ئەگەر ئەوە یەکێک بێ لە کێسەکان لەوانەیە من سێ چوار کەیسی تر ئاوا لای منە هەر لە کوردستانە و لە دۆخێکی خراپدان ئەنی ئەوانیش بە تەریقەکی ناتەبیعی ئەو جۆرە پەیوەندیانەیان دروست کردێ بەداخەوە لەوانەیە بەشێکی خەتای خۆیان بووە بەڵام بەداخەوە بەشێک لەو پیاوە سەرمایەدارانەی کە نزیک لە پارتە سیاسیەکان ئیستیغلالی ئەو دۆخەیان کردووە کە ژن ناتوانێتن ئەگەر بەو تەریقەیە نەبێتن نابێتن بێتە خاوەنی ئابوووریەکی سربەخۆی ئەوە کارەساتێکی گەورەیە. ئەو نمونە زیینوانی کە لای تۆشە دکتۆر گیان چی هەڵیت؟ وڵا کاک دەرن چی بڵێ من دەنێکە زۆر لەوە زیاتر باسمان کردووە کە کۆمەلگای کوردی لە قەراغی هەرەسێنا نایە. من بەڕێوەبەری پۆلیسی گشتی شارێگەڵێ هەموو ڕۆژێمە لە دووسێ شوێن وتومە تۆ کەی سێباسەکەی من باسی کارەساتێکەکەم کە کۆمەلگای کوردی ئەوێ خۆی بۆ ئامادەکە ئەوی ژەوێڵە هەموو ڕۆژێک حەزەکەی وەرەوە بم بۆ لای جا زەڕبی سی کە بزان چەندکە 20 بۆ 25 کچی خوار 18 ساڵ حەڤە 16 ئەڵێ فریانمانکەوە ڕسمی دوو لە ڕووی تۆ ڕوت و سنگ و ئەندامی مینیان نردووە بۆ خەڵکی بێ ئەدەب دوو لە ڕووی تۆ ئەوانەی کە وەکو ئەو وەزیرەی ئەم خاتوونە باسیەکە کە کەسێکی ئاوا جوابیاتە و کەسێکی وەکو من و تۆ جوابی ناتەوە ئەوانە هەمووی عەقڵیان لە خوارد ناوچیانەوەیە وەکو ئاژەڵ بە دوای تێرکردنی غەریزە جنسیەکانیانەوەن ئەڵێ هەموو ڕۆژێ 20 بۆ 25 زەڕبی سی کە بزانە 600 کچی ئەم شارە و شارەکانی تر بەرەو هەڵترازان ڕۆشتون ئەوش پەروەردەی خێزانی غەڵەتی پەروەردەی خێزانیە ئەم دایک و باکە بۆ ئاگیان لەم کچیان نەبووە بۆ ئەوە پەروەردەیان نەکردووە چۆن ڕسمی جسمی خۆی ئەنێرێ بەڕووتی بۆ زەلامێک ئەوی ئیستیغلالیەکە ئاڵێ بڵاو یەکەمەوە بشۆنە و خاتوونە بە هەزاران وهەیە بە هەزاران ئەگەر تۆ کەی سێباسەکەی ئەمە هەمووی لە مەترسیایە کوشتن کە ئەکوژرێن لە سا نەونووی کەڵەن کێشەی کۆمەڵایەتی علاقەی بە جنسەوە هەیە علاقەی بەم مەوزوعانەوە هەیە دوژمنایەتی کە دروستە بێ گەنجێ لەو سەرجادیە ڕمیان هەمووی بڕۆرەوە بگەڕە بەس باسی ناکەن بە کێشەی کۆمەڵایەتی و دوژمنایەتی ئەم شتانە ئەمە یەک دوو ئەمانە هەم ئیفرازاتی سیستمی سەرمایەداری خۆ دەزانی کە ئێستا باسی شاد جوانەکرێ شاد جوان یەکێکە لە ڕنگدانەکە سیستمی سەرمایەداری لە سیستمی سەرمایەداری هەمومان نەزانین مرۆڤەکان وکو ئالەت وکو ڕۆبۆت بەکارێنرێن وەسیلەیە کەرامەتی ئینسان و ئەخلاقی ئینسان و شەرەفی ئینسان ناخوا زانایەکە ناوی سکینەرە زانایکی ئەمریکیە کە سیستمی ئەمریکی و ئەمانەی چوار دەوری لەسەر ئەمان ئەڵێ کتێبێکی تەرجمە کراوە ئەڵێ ئینسان نە ئەخلاقی نە شەرەفی هەیە ئەمەی کە باسیەکەی نەخلاق و شەرەف و کەرامەت و قیمە ئەخلاقی دروست کراوە زروفێکی بۆ دروستەکەم واز لە هەموو کەرامەت و شەرەفەکەی بێنە کە ئەمە بۆ چوونی ئەوانە بەڵام ئەمە ڕاز نییە چەند هەزار پێشمەرگەمان لە زیندانە پەتی سێداریان لە ملی کرد شەهید بوو تەنازولی نەکرد ناوی هاوڕێکانی نییە چەندەها کەسانی شەرەفمەندمان هەیە خۆی پەتی سێدارەکاتە ملی خۆی ئامادە نییە واز لە شەرەف ئەخلاق بەڵام من با سیستمی سەرمایەداریەکەم سیستمی سەرمایەداری ئەوە اینجا عێراق و کوردستانی لەو سیستمە سەرمایەداریە خەتەرتریش هەیە ئەم خاتونانە ئەندام پەرلەمان بوو باسی یەکێ لە ئەندام پەرلەمانەکانەکەم کە بە سەدام قساکە بڕۆرە یوتیوب سەیریکە ناوی مەشعان جبووری ڕێزان خانی زانێ مەشعان جبووری ئەڵێ بە کورد و عەرەبەوە بە سوننە و شیعەوە بە عەمامە بەسەر و ئەلمانیەوە هەر هەمومان دزین وەعڵێ ئەمە لە یوتیوبەیە ئەڵێ چۆن ئەڵێ منیش ئەڵێ تۆش ئەڵێ بۆ نموناڵێ من 1 ملیۆن دۆلارم لە یەکێ وەرگرت لە پەرلەمان دیفاعی لێ بکەم نازانچی خولی پێشووە نازانم چۆنە وتی 1 ملیۆن دۆلارەکەشم لێ وەرگرت خستێ سەر حسابەکەم و دەنگیشم بۆ ناخۆ ناتوانێت بڵێ ملیۆن دۆلار ماوتە ئەمە یاساو بۆ دائەنێ برا بە ڕێزەکەم 1 ملیۆن دۆلار لە حاڵەتێکە بزان چەند ئەمانە دەوڵەمەنگە بن دەوڵەمەنگ کەواتیانی چی یا دەوڵەمەندبوون لە ڕێگەی مخدرات و تیجارەتە یا ئەوەندان پەرلەمانەکان باسیەکەن کە بە شێوێ زەلام هەیە ملیۆنی دۆلار وەرەگرێ بە قاچاق خۆش کارەساتەکە لە چیە هەیە ئەم هەموو دەوڵەمەندە هەڵتۆقیوە کە
ئەمانەی مۆدیلۆمانش کە لە سێبەری ئەوانان لە ژێر سیستەمی کوردابێ ئەمە کارەساتەکەیە لەژێر دەسەڵاتی کوردیابێ ئەمە کارەساتەکەی قوربانجان حەزرەتی مەسیح قسێکی زۆر جوانی هەیە ئەڵێ بە چییە چێ هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی ئێمە زۆر کەسمان هەیە نەبوونی پەروەردە نەبوونی قیەم نەبوونی بەهای کۆمەڵایەتی نەبوونی بەهای ئەخلاقی نەبوونی جانی کوردایەتی ئەوەتانە ئەبینی خۆیان دۆڕانووە بەڵام دنیایان بردوێتەوە ئەو خاتونە خۆپاری زۆری هەیە خۆی وتی هەزارانی وان نمونە هەیە بەڵام خۆی دۆڕانوە تەواو بە چیە اینجا بۆیە بێمە ئیش لەسەر پرۆسەی پەروەردە بکەین وەکو باسییان کرد بەڵێ پەروەردەمان لەو پەڕی هەرسێنانە پەروەردەمان نییە ئەگەر پەروەردە هەبوایە چۆن لەم شارانەیە لە کوردستانە لە ژێر سای حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی کوردیە کاکە گیان ڕۆژی 25 کچ لە شارێکە اینجا شارەکانی تری بخەرەسەر ئەوەیە کاچێتە لای پۆلیس ئەمەشەنیتر هەیە کە هەزارەهای تر ناچێت ئێمە خەڵک پەیوەندیمان پێوەکە بەخوا ئەوانی پەیوەندی بێمەوەکە ینی من نییە خەریکە دڵ دەتەقێ شتی وا باسەکەن چۆن ئەمە هەیە من لە بابەتێکە باسی کەیسێکم کرد لیان کردین بە هەرا کە باسم کردم کەی ساتوتە لامان ژنەکانێ نەگۆڕەوە لیان کردین بارە چۆن نازانم چی ساڵە بنەوە ئەو ژماری ئەو خانمانم لایە کە 4-5 خانم من ژمارەکانی دەنجان کاک دەنجان ئێمە ئێستا ئەمە گلی یەکەمانە ئەم ئافرەتانە ئەم کچانەمان ئەجینا ئێستا ڕاستە دەوڵەمەندی خێرا هەیە ئەگەر وەکو ئەمەی میسیە ئەوەی ئەو یاریزانە وەکو ڕۆناڵدۆیە وەکو نازانم چییە ئەمانە بە بەهرەکانیان ئەبن بە ملیاردێر ملیۆردێر ڕاستە چکەمە بەهرەیەکیە کەسانێکەن وەکو بیلگیتس بە عقڵەکەی خۆی کۆمپانیای مایکرۆسۆفتی داناوبێ بە ملیۆنێر حقی خۆیەتی ئەو کوڕە گەنجەی کە فەیسبووکی دانا ئەبێ بە ملیۆنێر ئەمانە عقڵێک بەهرەیەک لە دوایانە بە زمانە چی لە دوایەنەوەیە من لێکی لەوانی پێڵم شاژوان پرسیارێن لێکرد عاصمەی ئەرجەنتین چێوتی واشنتۆنە ئەمە عقڵەکەیەتی بەڕێزەکەن ئەماکەن بە شاژوان ئەنجا ئەمە کارەساتەکە لە چیا کاک دەروت کارەساتەکە لەوە ئێمە کۆمەلگاکەمان پەروەردەمان نییە زۆر دایک و باوکێ وازی لە مناڵەکانی هێنا و ئاگای لێ نەماوە ئەم خەریکی فەیسبووکە سەدان ژنیاڵێ من مێردەکەم خیانەتی زەوجی ملیەکەوم لەگەڵەکەم والحاصل لەگەڵ هەموو ئەوانەشە ئەم فەیسبووک و ئەنتەرنێت و ئەمە هاتووە اینجا ئەم کارەساتە مۆدێلەشی بێتە سەر کچانی ئێمەش عقڵیەتیان هێشتا گەشەی نەکردەوە بە پێ عیلم ئەتا نەگاتە 20 ساڵ 21 ساڵ پەردەی مێشە گەشە ناکە لە هەمان کاتیشە پەروەردەیەکی دروستنی لە قوتابخانە خوێندنگاکانمان لە هەمان کاتیشا خێزانەکانمان تووشی لەکترازان بوون من قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی و ئەوە کورد لەوەتی هەیە من هەموو جارە بە نمونێ من لە موالیدی منەوە بە 61 ساڵم بەرەو 61 لە دایی بووم هەر شەڕ و کارەسات شۆڕش ئەیلول سەری هەڵا هەمووی لە کارەسات ئاژین دەوەرە اینجا ئەمانەشی بێتە سەر ئەم کۆمەلگایە چاوەڕی چی لەکەی کاک دەرون کارەساتێکە جاوی خۆشە باسی دەوڵەتی کوردیەکەن کورە کاکە دەوڵەتی کوردی بۆ چی ئەەکەی توانێ ئەم هەموو مرۆڤە نەخۆشەوە بێ عەرەب 22 دەوڵەتی منم جارێ بە نمونەیە ئیسرائیل یەک دەوڵەتەمیانی کردوتە کونەوە بڕۆ بزانە جامیعاتەکانی ئیسرائیلی هەمووی لە 150 و 40 وانەی عالەمیە ئەمانیە 6000 و 7000 مرۆڤەکانمان فەوتاون ڕاستە عیماری زۆر بەرز ئێستا سەیرێم شوێنانە بکەم شارانە بکە ئەم هەموو عیمارە بەرز بووەتەوە ئەم هەموو مۆڵە ئاکرێتەوە بەڵام مرۆڤەکانمان نەخۆشن مرۆڤەکانمان دەروون نەخۆشن ئەبێ ئیش لەسەر منەمیشە من قسەیەکم کردو مەسەن ڕەنگە ئەمە بە گریمانەیەک بێ ڕەنگە لە 10 ساڵی ڕابردووە لە 10 ساڵی داهاتوە ڕێزان خان ینی کێشەی سیاسی و گەندەڵی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان چارەسەر بێت وەزیرێک خراپە بەڕای گشتی لابرێت پەرلەمانتارێک خراپە بەڕای گشتی لادرێت ڕئیسی حکوومەتێک خراپە لابرێت بەڵام ئەم بۆگەنەی کۆمەلگا ترسناکتر نییە لەو بۆگەنە سیاسیکە ئێستا هەیە نەخێر بڵێ بۆ لەبەرەوەی با من یەک بابەت پێ بڵام باش بۆگەنی سیاسی بۆگەنی فەساد و ئەوە نەتیجەکەی کۆمەڵاتەکەیە لێکەوێتەوە ئەنی زۆر بە خراپیەکەوێتەوە تایە من وەزیرێک لابم وەزیرێکی ترهێنم زمێنێکێک لە مۆدێلانە ڕەنگم بکەمە وەزیرێک بە جدی پێڵە تروای لێ ئەنی تۆ لە ناو کۆمەلگایە بژی ئەگەر جارێ لاەنە کۆمەڵاتەکە گرنگی پێنەی ئێمە بۆ ئەو بێ ئەو فاسی دەبێ لە بەرێمە جارە بوونیە کۆمەلگاکەمان لای ئاساییە فەسادەکەی لە ئاساییە ئەگەر لای ئاسایی نەمێ لێ قوبوڵ ناکە نەک من باسی هەرێمی کورسان بەبەسی کاک دەروونەوەیە سبەینێ حەزەکەی حەزرەتی عیسا بێن کۆمەلگا نەخۆشە ئەوڵێم مەڵێم تۆ کۆمەلگاکە تازە یعنی بە مەرحەلەیەکی زۆر خراپە تێپەڕێ مەرحەلەیەکی خراپ کە ئێمە هەتا ئێستا کەچ ئەکوژرێ ڕەنگە لەسەر مۆبایلێک هەتا ئێستا کوشتنی ژن بە ڕۆژانەی مەگوێمان لێە لەبەرەوە ئەڵێن کۆمەلگاکەمان کە کاتی ئەمانەوە یاسایەک دابنێن ئێستا لەسەر ئاستی عێراق من قساکەم ئەمانەوە یاسای ڕێگرتن لە تونگوتیژی خێزانی دابنێن ئەڵێ کۆمەلگای ئێمە ئێشتا نەگەشتۆتە ئەو مەرحەلەی کێمە بڕۆین یاسایەکی ئەوروپی بۆ بێنین
لە تۆ وەرە لە لایەکەوە بەم شێوەیە قسە ئەەکەی لەسەر تۆم و تیژی و کچانە کوژی لەسەر ئەوەی کە کچەکەی چوو بێتە دەرەوە کچەکەی بە ڕەزامەندی خۆی ئەوێ شوبکانایی بەشوو ئەم هەموو تونوتیژیاکەی لە ناو کۆمەلگا لە لایەکی تریشە ئەوەی نەتیجە ناشرینەی کە بە شێوەیەکی تر کچەکانت ئەفرۆشرێن و بازرگانی پێوە ئەکرێن و بۆتە نەخۆشیەک لە ناو کۆمەلگایە ئێمە چۆنین چارەسەری ئەمانەکەین ئەو فەسادە گەورە سیاسیە تەسیری کردوتە سەر ئەو کۆمەلگایە کە ئاوای لێ کردووە دکتۆرەڵێ بە ڕۆژانە بە تەواصلی ئیجتیماعی بە فەیسبوک بێ بەچی بێ دکتۆر گیان تۆ مەکتەبت نەماوە بەهۆی هەموو زوروفە قورسی کە هاتووە هەموو کە باسی شەبکاتی ئەنتەرنێتەکەین یەک شەبکەی ئەنتەرنێتی نییە کە لەناو ئەم عێراقەیە کە بە هەرێمی کوردستانیش ئێمەشەوە کە پێڵەن شەبکاتی ئیباحی و چی حەجب کرابێ واتە ڕێگەی لێگیرابێ مناڵەکەی من هەموو ڕۆژێت بە ئۆنلاین دەرسی هەیە هەر لەو دەرسێکەیە هەزاران لینکی تریەتە ناو بابەتەکەی ئەو دایک و باوکە چۆن نەتوانێت لەگەڵ یا ئێستا ئیدامە بە دایکێکی نەخوێنەوار جاری وهەیە 4-5 مناڵی بەسەر کەوتۆ چۆن نەتوانێتەوە ئێمە کەواتە لە هەموویە یعنی سێری کە ئەوروپاش کەوتۆتە ئەو زروفە ئێمەوە بەڵام ئەوروپا لەبەرەوەی توانیوێتی مسەیتر بێ بەسەر ئەوەیە مناڵەکەی کە مۆبایلێکی بەدەستەوەی بۆکو مناڵەکەی من نییە مناڵەکەی من کە مۆبایلەکەی بەدەستەوە بێ هەموو شتێکی بۆ کراوەیە دەستخۆشویستە قسە بکەیت وڵی ئیزافەتەن بۆ قسەکانی ڕێزان خان طبعاً وڵاتی مە تەواو بۆ گەن بووە بەداخەوە ئێمە سیستەممان نییە یعنی کە سیستەم نەبوو وڵاتەکە باش نابێتن باش بۆ نمونە لەناو دام و دەستگاکانی حکومەت تۆ وەزیر دادەدەی ئەو وەزیرە هیچ پێ ناکرێتن لەبەرەوەی تۆ سێکتەرەکان بە سیستەماتیک نەکراون هەر وەزیرێک گۆڕانکاری بکرێتن خراپتر دەبێت لە دەسەڵاتی وەزیر نیە دەبێت سێکتەرەکان گۆڕانکاری بکرێتن دەبێت چارەسەری سیستەمی تەواوی لە بنەڕەت بە هەڵەیەکی سیاسی گەوری دانانی کە هەرچی تەرچیزی بەشێکی زۆری میدیا و خەڵک و دار و بەرتەیە هەموو بابەت بۆ بە بابەتی سیاست بۆیە ئاوا کۆمەڵگە گەیشتۆ بەم شوێنە یعنی ئێستا دایان بەرنامەی کۆمەڵایەتیمان کردو دکتۆریەوە من حەزەکەمەوە پشتگیریەکەم بکەی بەڕاستی دایان بەرنامەی کۆمەڵایەتیمان کردو خەڵک گاڵتەی پێ توێتی بڕۆ باسی نەوت کە بڕۆ باسیەوە بکە کاک دەروون هەر بۆ نمونە طبعا لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان من وەکو پەرلەمانتارێک بە حکومیەوەی من لە لیژنەی ئافرەتان بووم لە پەرلەمانی کوردستان جاری وە هەبووە مناقشەیەک هەبووە ینی دانیشتنێک هەبووە تایبەت بە بابەتی کۆمەڵایەتی لە پەرلەمانی باش چەندین جار نیسابمان بۆ تەواو نەکرایە خەڵک نهاتوە پەرلەمانتارەکان ئەوەندە مهتەم نەبوونەوەکو پێویست بەداخەوە جەلسەمان هەڵگرتیتەوە نیساب تەواو 50 زائیدێک نەبوو بۆ ئەوەی نیساب تەواو بێتن جەلسەکە بەڕێوە بچێتن بەڵام ئەگەر دۆخی ململانەی سیاسی هەبوو بێ یەک پەرلەمانتاریش غائب نەبووە لەبەروەی ئەوە کارە ساتەکەی مشکلەکە ترسەکەم لە چایە ئەم کوڕکچانەی ئێمە ئێستا وەکو جەنابە لە بیدایەتە باسی کرد ئیشیان نییە جامیعی تەواو کردو هەزارانمان هەیە کولی تەواو کردووە بێ ئیشە لە ماڵەوەیە نەفسی ئینسانی زعیفە منە ترسم ئەمانە بن بە نمونە و قودویان ئەم کەسانە کەشامۆدێلن ببن بە قودویان و نمونەیان زۆر لە کچەکانمان کە تووشی نەبن ئەڵێ بۆ ئەو واکە تۆ ئیعلام گەورەیەکەی قوربانجان ئیعلام و ڕاگەاندنەکانی ژێوە بەرپرسن ئەمانەتیان ناو کردوتانە بە واجیها ئەم هەموو ئینسانە بە شەرەفە و بە ئەخلاق و زانایە هەیە نایهێنن تۆ ئەمە کردو بە قودۆوی شەر ئەوا بینێ برا بە ڕێزەکەم یعنی ئەم کەناڵانە دانیشتون ئەمە هێنێ دانیشە 1 سعات وەختیاتێ فەرموو ئێمە این 2 دقیقە چارێکێک کاتمان نێنێ و ناتوانین باسی شتەکان بەڕاستی میدیا ڕۆڵێکی کاریگەری خراپی جێراوە لە بە ئەستێرەکردنی کۆمەڵێ خەڵک کە ڕاگەیاندن ئێستا لە مەکتەب و قوتابخانە مهمترە ئەگەر بتوانی باز بەکاری بێنی ئەوای ئێستا وەزارەتی ڕۆشنبیری من هەموو جارێ و گلەییم هەیە تۆ وەرە وەزارەتێک بی ڕۆشنبیری یەک کەناڵە نەبێ ینی زمانی نییە وەزیری ڕۆشنبیری ئێستا فەقیرە لە جۆ قسە بکە ئەوێ لەم کەناڵە حیزبیانە قسە بکە یعنی معقولە تۆ وەزارەتی ڕۆشنبیری بی کەناڵەکە نەبێ مەقاولێ چواری هەبێ من هەموو جارێ ماڵێ مەڵێ بەشکم وەزارەتی ڕۆشنبیری بەشکم کەناڵێکی هەبێ یعنی معقولە حکوومەتی هەرێمی کوردستان زمان حاڵی نییە براکەم حکوومەتی هەرێمی کوردستان زمان حاڵی نییە من زۆر جارزانکی کۆمنتم بۆ نووسن ئەڵێکم قسە زلانەکەی بۆ لە کەناڵێکی حیزبی دەرەچی ئێ بەس لە کەناڵەکەم بەرە حیزبی نەوەس لێ قسە بکەم نییە چی بکەم ئێ منیش لەوەی پێمە پێشوی بمرە بابی گەێنم بە خەڵکەکە یعنی لەوەش لە محاسبەمانەکەن بۆ لەوێ دەرەچم وەڵام من سوپاسی و کەناڵاکەم کە ڕێی پیاوم بە ڕاستەوخۆ قساکەم ئەبێ من یعنی ئێمە نابێ لە کەناڵێ دەرەچین خەڵک قسە بەو کەناڵە بڵێ ئەبێ قسە بەو کەسە بڵێ هەر کەناڵێک دەرەچێت شتی خراپەڵێ من ئەگە شتێکی باش لای تۆڵێم ماڵە ئاوا بێت تۆ ڕێم پێی ئەم خێزانە نەموشارکەمەوە دایک و باوکەکان بە ئاگادن ئیزافەتەن بۆ قسەکانی جەنابەت کوردستان 24
و تیمی دەروون و دیاردا نەک تۆسپاسی ئێمە بکەی خوا نەخواستەکە قسە بکەین ئێمە بێ مەمنون بین کە خەڵکانی وەکو جەنابەت یعنی ئێمە بەرنامەکەمان ڕۆژێ لەبەر جەنابەت دواخست ڕێزانخان و ئێڤارخان کە ئێڤارخان لە هەولێری شۆ تەشریفێنە لێلافخانیش یعنی لەبەرەوەی سەبەب جەنابە بوو یعنی حتا وتیان ئەگەر شوزانم هەر بانێکی نەگەر دکتۆر ئامادە نەبێت لەبەرەوە جێدەسی جەنابەت دیارە ئەو زانستەی کە پێتە جێی تەقدیرە دەیان دکتۆریۆک و جەنابەت هەیە ڕەنگە زانستەکەی لە تۆش زیاتر بێ بەڵام هەزار مبەڕیل بێنێتەوە بۆی کە تااقەتی بەشداریکردنی چی بۆم باسیواکەم ئەڵێم ئەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان کەناڵی چێ بچکە حکوومەتتی هەرێمی کوردستان هی هەموو کوردستانە بە عەرەب و بە مەسیحیش و بە حیزبەکان بەڵام حیزبێکی یەک حیزب حەقی خۆشێتی دیعای بۆ ئایدۆلۆژی خۆگە مەڵام بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان کەناڵێکە نییە پارە و کەمە هەموو شتێکە هەیە مەبەستم ئەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان کەسانی پسپۆڕی بێنایە ئیشان لەسەر پەروەردە بکردا هاوکاری وەزارەتی پەروەردەیان کردا بودجەیەکی باشیان بۆ وەزارەتی پەروەردە بنایە کاکە کۆمەلگای کوردی ناگەیشت بەم ئاستا پڕ لە نیگەرانین هەمومان و دڵنیام ئێستا بینەرانیش نیگەرانی زۆریان هەیە ئێڤار ئیبراهیم ئەڵێ کۆبوونەوەی پەرلەمانە بۆ لەسەر سێکتەرە کۆمەڵایەتیەکان لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان نیسابی یاسایی خۆی تاون نەکردوانی 51 پەرلەمان ئامادە نەبوو 30 پەرلەمان ئامادە بوو بەڵام بۆ قەزی سیاسی و بۆ چاوچنۆکی حیزبی جاری وایە پەرلەمانداریشی بۆ ینی ئۆردەرەکەن بۆیە هێنن بە نەخۆشییان هێنەوە بۆ ناو هۆڵەکانی پەرلەمان قسەکە ئەوەیە کە ور دەستمان سوتە ناو ئەم دیاردەوە هیوادارم ئەم بەرنامەی لایانی بەرپرس ئەو وەزارەتە پەیوەندیدارانی کە تایبەتن بم دیاردەیە بینەر بن و دووبارە و سێبارەیەکەمەوە ئێمە ویسمان نییە خوا نەخواستە عەزێتی ڕۆحی هیچ کەس لەو کەسانە بین کە خۆیان ێستا لە ناو ئەم جێژاون هیوادارم ئەم بەرنامە بێتە دەستپێچێک بۆ بەخۆ داچوونەوەی خۆیان و بۆ بە تەندروست ژیانکردنی خۆیان